بەشێک لە مامۆسایانی وانەبێژن لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی گرت بوونەتەوە و داوای دامەزراندنی هەمیشەیی دەکەن. دەڵێن هەتا داواکاریەکەیان جێبەجێ نەکرێت ناچنەوە هۆڵەکانی خوێندن. داواکاری ئێمە دامەزراندنە بە هەمیشەیی و ساوە خزمەتکردنی ساڵانی وانەبێژی بە خزمەت حسابکردنی ساڵانی وانەبێژی بە خزمەت لەگەڵ دامەزراندن. هەڵوێستان چییە بێ؟ وەڵای ئێمە جارێ دەڕۆژ وا بۆ چەند ڕۆژێکەچێ بایکۆتمان کردووە لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکانمان یەکشەمە بخێمە هەڵێن لە بەردەم پەروەردە. بەڕاستی ئەمە داواکاری نییە، تەواو لە داواکاریە نەماوە. ئێمە هاتوین ئەو حەقە وەرگرینەوە کە چەند ساڵێکە لیان زەوت کردوین، ئیتر داوا ناکەین، سواڵی ئەوە ناکەین بڵێن مافمان بنێت، تەواو کار لەوەیان نەما. ئەبوو ئێستا پاداشتیان بکردینای بەجددی، یعنی کۆمەڵێک مامۆسا کۆمەڵێک گەنجی جوان لێرەیە هەمووی تەمەنی هەڵکشاوە بەداخەوە ئاڵێم. لە دەڤەری ڕاپەڕینیش مامۆسایانی وانەبێژ دەنگی ناڕەزایەتیان بەرز کردەوە و لە بەردەم پەروەردەی شارەکەیان داواکارەکانیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد. سبەی مامۆسایانی میلاگەیان هەفتەی داهاتوو هاوپیشەکان و موچە وەردەگرن جە موچەی مانگی 7 و 8 پێکەوە یان بەتەنیا بایکۆت دەشکەین، ئێمە بایکۆت ناشکێنین، بەردەوام دەبین و لەسەر شەقام دەبین تا ئەو کاتەی حکوومەت یاریمی کوردستان بڕیار لەسەر دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ. داواکاری سەرەکی ئێمە تەنها دامەزراندنە، ئێمە دەمانەوێت دابمەزرین وەکو هەر مافێکی سەرەتایی خۆمان کە دامەزراندنە. ئێمە بۆ لێرە بۆ داوای موچە نەهاتوین، بەڵکو داوای ئێمە دامەزراندنە. لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای سەید سادقیش مامۆسایانی وانەبێژ دەڵێن ئەگەر دانەمەزرێن پرۆسەی خوێندن لە قەزاکەیان دەست پێ ناکەنەوە. ئێمە کۆڵ نادەین و ئەم بڕیارەش حەزەکە من یەک ڕاستکردنەوە بکەم. مامۆسایانی وانەبێژ داوایان داوایەکی جیاوازە لە مامۆسایانی دامەزرا و مامۆسایانی دامەزرا و زوڵمیان لێ ئەکرێ بە نەدانی موچەکانیان، بەڵام مامۆسایانی وانەبێژ ئازارێکی چەندین ساڵە و زوڵمێکی چەندین ساڵەیان هەیە کە ئەویش بریتیە لەوەی کە دانەمەزراون. بە پێی ساڵنامەی خوێندنی حکوومەتی هەرێم بڕیار بوو لە ڕۆژی 13 نوێی 2023ەوە پرۆسەی خوێندن لە قوتابخانە و ناوەندە پەروەردەیەکان دەست پێ بکاتەوە، بەڵام بەهۆی دواکەوتنی موچە و بایکۆتی مامۆسایانی دامەزرا و بایکۆتی مامۆسایانی وانەبێژەوە کە ژمارەیان نزیکەی 35,000 مامۆسای وانەبێژە دیار نییە کەی پرۆسەی خوێندن دەکەوێتەوە سەر سکەی ئاسایی خۆی و خوێندکاران با قوتابخانەکان شاد دەبنەوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.